دوو حاڵەتی برینداری پێکدادانمان هەبووە، 4 حاڵەتی مردن هەبووە کە بە فڕۆکە لی دراوە، 7 حاڵەتی سوتاومان هەبووە کە لە ڕووداوەکانی ئاگردا، هەروەها 3 حاڵەتی مردن و پێکدادان هەبووە. ئەگەر بێت و بەراورد بە پارساڵ بکەین، واتە 6 مانگی ڕابردووی پارساڵ 12 ڕوودا و ئەم ساڵ زیادی کردووە، بە مەزەندەی داراییش 1 ملیار و 49 ملیۆن و 446 هەزار دیناری عێراقی بووە. 122 پشکنینمان هەبووە کە 90 پشکنین گونجاو بووە، 32 پشکنین نەگونجاو بووە. ئەمە جگە لەمانە تیمەکانی ئێمە یان بڵێن لیژنەکانی ئێمە بە بەردەوامی سەردانی شوێنە گشتیەکان دەکەن، کارگەکان، باڵەخانەکان یان ئەوانەی کە تازە مۆڵەتی دەردێنن، لیژنەکانی ئێمە بە بەردەوامی سەردانی ئەو شوێنانە دەکەن، مەرج و ڕێنمای تایبەت بە بەرگری شارستانی لەسەریان جێبەجێ دەکەن. جگە لەمانەش ئێمە شایانی باسکردنە کە لێرەوە بیڵێم چەند تیمێکمان هەیە، تیمی مەلەوانی کە جێگیر کراون لە 2 شوێن لە دەربەندی ڕانیە، هەروەها لە بەنداوی سەرچاوە. بە خۆتان دەزانن وەرزی هاوینان خەڵکانێکی زۆر ڕوو لەم شوێنانە دەکات بەهۆی بەسەربردی کاتێکی خۆشیان بۆ خۆفێنەکردنەوە. ئێمە تیمەکانی ئێمە، ستافەکانی ئێمە لەوێن بە بەردەوامی چاودێری هاوڵاتیان دەکەن، چەندین هاوڵاتیشیان لە مردن و لە خنکان ڕزگار کردووە. جگە لەمانەش ئێمە کۆمەڵێک سیمینار و خولمان کردوتەوە بۆ بە تایبەتی بۆ ناوەندەکانی خوێندن، هەروەها سێکتەرەکانی تر کە فەرمانگا حکومیەکان و شوێنەکانی تر وەکو بەنزیخانەکان و کارگەکان خول و سیمینارمان بۆ کردوتەوە بە سەبارەت بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی بەرگری شارستانی یاخود بەکارهێنانی ئامێرەکانی ئاگرکوژێنەوە کە لە کاتی هەبوونی هەر ڕووداوێکی نەخوازراودا چۆن بتوانن کۆنتڕۆڵی ئاگرەکە بکەن و چۆن بتوانن ئامێرەکانی ئاگرکوژێنەوە بەکاربێنن. من 3 خاڵی زۆر گرنگ کەمەوێ ئاماژەی پێ بدەم. یەکێک لە خاڵەکان کاتێککە ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە دەردەچێت پێویستە شۆفێرە بەڕێزەکان هاوکاری ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە بکەن، ڕێگایان بۆ چۆڵکەن. کاتێککە پێویستی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە ئەبی ڕاستەوخۆ دەبێت ڕێگاکەی بۆ چۆڵ بکەیت، چونکە بەڕێزان ڕەنگە لەوانەیە یەک خولێک یان چەند چرکەیەک بۆ ئێمە زۆر بێت بۆ ئەوەی بە زوویی بگەینە سەر شوێنی ڕووداوەکان، ڕەنگە لەوانەیە بەو کاتە بتوانین گیانی چەند هاوڵاتیەک یان بتوانین سەر ماڵی هاوڵاتیان ڕزگار بکەین. خاڵی دووەمە دیاردەی فڕێدانی جگەرە. بەڕاستی ئەمە دیاردەیەکە کە زۆر جار لەناو ئۆتۆمبیلان براشۆفێرەکان، بەشێک لە براشۆفێرەکان و سەرنشینەکان جگەرە فڕەدەدەنە سەر شەقامەکان. ڕەنگە لەوانەیە ئەو جگەرەیە لە ناو شەقامەکە نەمێنێتەوە بچێتە قەراغ شەقامەکە. بە خۆتان دەزانن وەرزی هاوین بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما ئەم جگەرەیە ڕەنگە لەوانەیە چەندین ڕووداوی ئاگری لێ بکەوێتەوە، کارەساتی لێ بکەوێتەوە، سەرنجام هەر ئێمە زەرە دەکەین و هاوڵاتیان زەرە دەکەن و زیان بە سەر ماڵی هاوڵاتیان و بە مەڕماڵەت دەگەینێت. خاڵی سێیەم کە ئێستا وەرزی گەرمایە، هاوڵاتیانی ئێمە سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن، سەیرانگاکان دەکەن. پێویستە لە دوای بەجێهێشتنی شوێنەکانی خۆیان پاشماوەی ئاگرەکان بکوژێنەوە بەباشی، دڵنیان بنەوە لەوەی کە ئاگرەکان بە تەواوی کوژاوەتەوە و بۆ ئەوەی دوور بین لە مەترسی ئاگرکەوتنەوە. چونکە بەهۆی هەڵی مرۆڤەکانەوەی ساڵانە چەندین هەزار دۆنم دەسووتێ و زیان بە مەڕماڵاتی هاوڵاتیان دەگەێنەوە. کاناری پرسیارێکم هەبوو. زۆربەی جار کاتێک کە ڕووداوی ئاگرکەوتنەوە لەو شوێناندا دروزەبێ وەکو کارگە و هاوشێوەی تر، ئێوە باس لەوە دەکەن کە مەرجەکانی سەلامەتی لەوێ نەبووە، یاخود مەرجەکانی کە ئێوە وەکو بەرگری داچان ناوە لەوێ نەبووە. بۆ ئەوە چ ڕێکارێک دەگرنە بەر کە زۆر تند و تۆڵتر مامەڵە لەگەڵ ئەو شوێنانە بکەن کە ئەو مەرجانیان تێدانی و دواتر کارەساتی بەم چەشنەی لێ دروست دەبێت؟ بەڵێ ئێمە وەکو گوتم لیژنەکانی ئێمە بەردەوام سەردانی ئەو شوێنانە دەکەن، بە تایبەتی کارگەکان. ئەوەی کە باست کرد چەند جارێک ئێمە دەچین، جاری یەکەم و دووەم نا، چەند جارێک ئێمە دەچین، واتە دڵنیایی دەکەینەوە لەوەی کە ڕێنمایەکانی جێبەجێ کردووە. ئەگەر هات و ڕێنمایەکانی بە تەواوی جێبەجێ نەکردبوو، ئێمە ئیجراعاتی یاسایی دەگرینە بەر بۆ ئەمە بەستە. دەست خۆش بێت.